group of experts has recommended that third states مەلیسا پارک ئەندامی وەفدی نێودەوڵەتی یەمەن کە بەڕابەرایەتی نەتۆ یەکگرتوەکان دامەزراوە ڕایگەیاند لە پێکدادانەکانی یەمەندا لە ساڵی 2015ەوە تا ئێستا بە پێچەوانەی ئامارە ڕاگەیەندراوەکانی پێشوو بە هەزاران کەسی مەدەنی کوژراون و لە زیندانە نهێنیەکانی ئێماڕاتیشدا چەندین بەڵگە هەن سەبارەت بە دەستدرێژیکردنە سەر زیندانیەکان. وەفدی نێودەوڵەتی یەمەن کە لە ساڵی 2017دا و بەڕابەرایەتی نەتۆ یەکگرتوەکان پێکێنرا و لە 3 کەسی پسپۆڕی نێودەوڵەتی و ناوچەی پێکهاتووە ڕۆژی سێشەممە راپۆرتی دووەمی خۆی بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا هاتووە هێزەکانی هاوپەیمانی بەڕابەرایەتی سعودیە و بەشداری ئیماڕات و لایەنەکانی دیکە تاوانی جەنگیان ئەنجامداوە و یاسا نێودەوڵەتیەکانیان پێشێل کردووە. لە راپۆرتەکەدا باز لەو تاوانانە کراوە کە هێزەکانی هاوپەیمانی لە یەمەن ئەنجامیان داوە بە پێچەوانەی راپۆرتی ساڵی ڕابردووشەوە ئاماژە بە پێشێلکاریەکی زۆری مافی مرۆڤ کراوە لەلایەن ئیماڕاتەوە. لە راپۆرتەکەدا بەتوندی ڕەخنە لە وڵاتانە دەگیرێت کە چەکیان بە لایەنەکانی یەمەن فرۆشتووە بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا کە چەکیان بە سعودیە و یەمەن فرۆشتووە پشگیری هەواڵگری و لۆجستی هاوپەیمانێتیەکەیان کردووە. هۆشداریشی داوە کە بەو کارەیان دەشێت ببن بە هاوبەشی تاوانەکانی جەنگ. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەدا بازلەوە کراوە لە هێرشە ئاسمانیەکانی سعودیە و ئیماڕاتدا کەسانی سیڤیل کوژراون هاوکات خەڵکی مەدەنی بێبەش کراوە لە خۆراک لەلایەنە وڵاتانەوە و یەمەنیش بەرە و قات و قوڕی براوە. جگە لەوەش لە راپۆرتەکەدا هاتووە حوسیەکان بردومانی شارەکانیان کردووە و منداڵەکانیان کردووەتە سەرباز. مەلیسا پارک تاکە ئەندامی ئافرەت لە نێو وەفدی یەمەن لا لێدوانێکدا داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکات لەو لایەنانە بپێچنەوە کە لە یەمەن تاوانی جەنگیان ئەنجام داوە. دەژڵێت دەبێت ئەمە هەرچی زووتر ئەنجام بدرێت چونکە تاکە قوربانی ئەم جەنگە خەڵکی بێتاوانی یەمەنە و پێویستە هەرچی زووە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو هەنگاوە هەڵگرێت.